بڕگەی شەش و کۆتایی بەرجی یەکەمی کتێبی حەسەن زیرەک و هەندێک لە بەسەرهاتەکانی نووسینی میرزا کەریم خۆشناو خوێندنەوەی قادری خەندەڕەش. سوپاس بۆ کاک حەچیم بەرزنجی کە ئەو کتێبەی بۆ ناردم بۆ ئەوەی بیخوێنمەوە و پێشکەش بە ئێوە ئازیزانی بکەم. ئەو کتێبە دەنجانە لەسەر کاناڵی کتێبی دەنجی لە یوتیوب و تەلەگرام بڵاو دەبنەوە. وا دیار بوو میوانەکان وان پێخۆش بوو لە سەرەتادا لەگەڵ زیرەک هێندێ وێنە بگرن و اینجا چەند گۆرانیەک تۆمار بکەن لە پاشان هێندێکی دیکە وێنە بگرنەوە. زیرەکە هەستی بە مەبەستی وان کرد کە کامێرا لەسەر مێز دادنێن و هەڵی دەگرنەوە و کتی کاکە بە هێندێک وێنەی یادگاری بگرین. هەستان و هێندێ وێنەمان گرت و دانیشتینەوە. هەمنی شتەکەم ئامادە کرد و میکرۆفۆنەکەم لە بەردەمی زیرەکدانا و پەنجەم داگتە سەر دوگمەی زەبتەکە و پاشان ئستۆپەکەم گرت. وەک پێشتر کتم ئەو کاتە تەسجیل یا زەبتی کاسێت کەم بوو. ئەمن تەسجیلێکی ئیڤاکۆم هەبوو کە گوایە ئەو سەدەمە زۆر شتێکی چاک بوو. ئەو شریتەش کە پاشان تۆمارمان کرد و ئێستا لە زۆربەی زۆری کوردستاندا بڵاو بۆتەوە لەو زەبتە ئیڤاکۆیە و تا ئێستاش ئەسلی شریتەکەی لەلای خۆم ماوەتەوە. زیرەکە شریتی لەسەر زەبتەکە و زەبتەکەشی لەبەر دەمی خۆی دیت چووە ژوورە و دەفە چووکەکەی دەرهێنا و هاتەوە و دەستیدا میکرۆفۆنەکە و کتی ئەمن لێرە لە چێو شاخێکدا چون لە هەموو ئێران و عێراق هیچ ڕێگام جێگایەکم نەبووە، شوێنێکم نەبوو تێدا بژیم. لە بینی دووسێ چێودا چایخانەیەکی پرتوکاو و ناخۆش و عەجایبم هەیە. ئەگەر بێن تەماشا بکەن تەعەجوب دەمێن کە ئەمن چۆن لێرە دەژیم. نا پێم خۆشە و کاسپی لێ دەکەم، چونکە هونەر لە نێو کووردا قەدری نەما. هونەر بۆ من بەهرەیەکی نەدا، هونەر بۆ من کارێکی نەکرد کە بە شوێنی دابچم، چون کوردم و بە زمانی کوردی قسە دەکەم. ئەوە خەریکم دووسێ گۆرانی بەم زمانی پیریمە دەڵێم بۆ عالەم، بۆ ئاخری مەرگم کە نێزیکە و زمانێکە خواحافیزی یەکجاری بکەم بچمە ژێرگڵەوە. لێرەدا من و میوانەکان کوتمان خوددا نەکات ئیشەڵڵا بچمە ژێرگڵەوە کە بە شەری کورد نەبینم. ئەمریشە ساوڕام کە قسەکانی کۆتایی پێبێنێ و شریتەکە بسرمەوە. چەند جاریش ڕابە خانمی خێزانی پێی کوت هێندە گۆرانەیە بەو ڕێ باشتر نییە؟ ئەمریش کوتم لێگەڕێ حەسی دێڕێت بابیڵێ. پاشان شریتەکە ڕژ دەکەمەوە و زیرەشی شتی نا ئومێدەوارم ئاغا نەیسرێتەوە. ئەو شریتە مەسترەوە، ئەوە یادگارێکە بۆ تۆ، تەماشای قسەی ڕابە مەکە. ئەمریش کوتم باشە بەسەر چاو زیرەک جان، مادامەچی تۆ پێخۆشە ئەو شریتە بمێنێتەوە ئەوە منیش ڕەشی ناکەمەوە، بەڵامە تۆ لێرەدا زیاد لە پێویست ڕۆیشتی. کوتی بۆ چیم کرد بۆ خاتری خوددا؟ کوتمەدی ناڵێ بچمە ژێرگڵەوە و بە شەری کورد نەبینم. زیرەک پێکەنی و کوتی کاکە ئەمن لێرەدا مەقسەدم هەموو کوردێک نییە، مەقسەدی من تەنیا ئەو کەسانەیە کە قەدری هونەر نازان و بە چاوێکی تەسک و تروسک و چووکە سەیری هونەرمەندەکان دەکەن. لەو کاتێکە ئەو قسەیەشم کرد ڕووی قسەم لەو جۆرە کەسانە بوو. هەروەک هەندێک کەس شعر دەڵێنەوە کە مانای دێرە شعرێکیان لێ دەپرسی دەڵێن ماناکەی وا لە دڵی شاعیرەکەدایە. کاکە ئەمنیش ئەو جارە وەک شاعیرەکەم حساب بکەن و وابزان ماناکەی وا لە دڵی خۆمدایە. دەبێ ئەو جارە بمبورن و داوای لێبەخشین و لێ دەکەم. پاشان بە تۆمارکردنەوە خەریک بووین و هەندێک جار پێدەکەنین و هەندێک جاریش پشومان دەدا و قسەی خۆشمان دەکرد. لەپڕ ئاواتی کچم کە ئەوسا منداڵ بوو تەمەنی 4 ساڵ تێپەڕی نەدەکرد، توورێکی هەڵکەند بوو هاتە بەردەممان و لە بەرامبەر زیرەک ڕاوەستا. زیرەک لە قەراق چایخانەکەی دوکانێکی چووکەی تووری سپی بە تایبەتی بۆ خۆی چاند بوو. ئەو پەڵە دوکانە توورەی زۆر خۆشدەویست و هەمیشە ئاگاداری و تەنانەت نەیدەهێشت چۆلەکەش خونیکەوێ. کەچی ئاوا دۆنێ دوکانەکە کەوتبوو توورێکی هەڵکەند بوو هاتبووە بەردەمی زیرەکیش. زیرە کاتێ ئاواتی بە توورەوە دیت لە گۆرانی کوتندا بوو. جا گۆرانەکەی نەبڕی و هەر بە گۆرانی حاڵی کرد و شکاتی لە ئاوات کرد کە تووری هەڵکەندووە کوتی بەعزە بێریان دوورە دێیە ئەمانەمان بێری دێن دڵ دەبەن شیرمەشیان پێیە میرزا کەریم ئاوات کە خۆ تووری پێیە. ئەمنیش کتم ئەرێ وەڵڵا ئاوات تووری پێیە.
گۆرانەکانی تەواو کرد و میوانەکان زۆریان سپاس کرد. هەندێک وێنەی ترمان هەندێک وێنەی دیکەمان گرت. پاشان زیرەک غاریدا ئاوات و ئاواتیش هەر بەگاتە لەبەری هەڵات. دوای کوتی بەخوا دەبێ وێنەیەکی ئاوات بە توورەوە بگرین. ئەگەر دۆستان پرسیان بڵێ ئەو توورێکە لە دەمی ئاواتدایە گۆرانی بەسەردا هەڵکوتووە. دوای وێنەگرتنەکەی ئاوات و زیرەک میوانەکان ماڵاوایان لە زیرەک خواست و هاتینەوە ماڵەوە. بۆ بەیانیش میوانەکان ئەبوو سەباح و کاک جەلال بەرەو وڵاتی خۆشەویست گەڕانەوە. يا السليماني سلامي لك يا ابو صباح لشوايكاني شريدك شاري كم قنقروا أمان طوف في الله أمان لا تنهي الشمسينا أن يبهنقا بكرانا سني أدس يقدر بينيات جلال جلنا وأمقوارنا لمنا من حازم بالمال ومنال وهو كذا بالشيخ لتنهي الشمسينا أنام هنقا بكرانا شني الدس يقدر بيند لنا وأمقوار بيرانا لبد بختي وقت فيري لبيك سيري بوم بفيري ميخانا هيدا مناك نيجواني كاكدلال جان سري كيشم بني ما سردوي قرمي ژیانی تاڵ و جیرفانی بەتاڵ. ڕۆژێک زیرەک و ڕابەخانمی خەزانی بۆ ماڵی ئێمە چوو بوون. بەڵام داخکەم ئێمە لەمان نەبووین. ماڵە دراوسەکەمان کە چاوێن بە زیرەک و ڕابەخانمی خەزانی دەکەوێت بە پیریانەوە دەچن و دایان بنە لای خوان و دەڵێن میرزا کەریم ئێستا دێتەوە فەرموون وەرنە لای ئێمە. ئێرەش هەر ماڵی میرزا کەریمەوە هیچ فەرقی نییە. زیرەک و ڕابەخانمیش دەستنەوێ و دادەنیشن. خاوەن ماڵەکە زۆر بەخێراتیان دەکات. لە دوایدا بێ هیچ پێشەچێک زەبتێکیان لەبەردەمدا نبوو هەڵبەت زیرەک بە وشی گۆرانی بۆ نەدەکوترا. کاتێک دەچوینەوە ماڵەوە لە ڕێگە منداڵەکانی دراوسەکەمان هاتن و پیان کوتین حەسەن زیرەک و ڕابەخانم لە ماڵی ئێمەنا. باوکم کوتی زەحمەت نەبێ وەرنە ماڵی ئێمە بۆ لای میوانەکان. ئەمنیش کوتم باشە کاکە بەسەر چاو ئێستا دێمە لاتان. ماشێنەکەم لەبەر دەرگای خۆمان ڕاگرت و لەگەڵ منداڵەکان ڕۆیشتینە ماڵی دراوسەکەمان. لە دەرگاماندا و چوینە ژوورەوە سڵاومان کرد و لەبەرمان هەستان و زۆریان بەخێراتن کردین. پاشان ڕوون کردە زیرەک و یەکرمان ماچ کرد و دەستم لە دەستی ڕابەخانم نا و هەموو پێکەوە دانیشتین. کە سەری پشت زەبتەکەم کرد دیتم پەرداغێک ئیسپرتۆ واتە ئالکۆل هەندێکی لێخورا بوو و شوشەیەکی دیکەشی لەلادانرا بوو. بە خێرایی شوشەکەم لابرد و پەرداکەشم ڕشت. کەمێ سوکە گلەیژم لە زیرەک کرد و هەستام کوڕی خاوەن ماڵەکەم بۆ هەندێ شت ناردە بازار. دانیشمەوە و ئەو دیمەنە زۆر کاری تێکردم. هەندێک قسەم لەگەڵ زیرەک و خانەخوێ کرد و ڕوون کردە ڕابەخانم و کتم باشە تو چۆ شتیوە قبوڵ دەکەی. زیرەک کە زانی کاری تێکردوم کوتی کاکە تۆ هیچ عاجز مەبە. ئەمن هەمیشە ژیانی خۆم ئاوا بردۆتە سەر. حتا لە وەختی دەوڵەمەندیشدا لە بازار حتا داتمەوە ماڵەوە بە جیرفانی خاڵی دەگەڕامەوە. خواخوام بوو بگەمەوە ماڵێ.
ئەگەر لە ڕێگای تووشی دۆستێک بایم و تەکلیفی کردبایە دەبایە چاوم لە دەستی ئەو با ئەویش خۆی وجدانی هەرچی دەرخوارد لابام بۆ خۆمی چیم پێ نەدەکرا جاکا کە تۆ هیچ بۆ من عازمە بە دوای بەسەر هاتێکت بۆ دەجێرمەوە لەو قساندا بووین کە کوڕی خاوەن ماڵەکە لە بازاری هاتەوە و ئەوەی پێمان ڕاستپات بوو هێنابووی دوای ئەوە زیرەک تەواو گەشاوە و کوتی کاک کەریم ئەتۆش بنێرە بە زەبتەکەت بۆ بێت ئەمنی ناردم تەزیرەکەم بۆ هات و ئامادەم کرد و میکرۆفۆنەکەم لە بەردەمی زیرەک دانا و ئەویش ڕووی لە من کرد و کوتی کاکەجان چیت بۆ بڵم کوتم ئەگەر زەحمەت نییە گۆرانی شایەک دەگەڕێ ئامۆزا هەندێک گۆرانی کتو پاشان تەزیل و شتەکانمان هەڵگرت و هاتینەوە ماڵی ئێمە و دوای هەندێک دانیشتن و قسەی خۆش کتم زیرەک گیان کوتت بەسەرهاتێکی خۆمت بۆ دەجێرمەوە دەی فەرموو بزانم ئەو بەسەرهاتت چۆن بووە کوتی ڕاست دەکەی هەر لە بیرم نەبوو مەبەستمەوەیە کە تۆ لەسەر من عازمە بە بە ویژدانمە من ڕۆژی زۆر ڕەشم دیتووە هەندێک جار ئەوەندە برسی بووم و پوڵ و پارەی یەک نانم نەبووە و نەشم هێشتەوە هیچ کەس پێ بزانێ جابە ئێستا بۆت بژێرمەوە لە دەیەکی سوێسنیان ڕۆژێک لە سەفەرێکی دوور دەگەڕامەوە پوڵم پێ نەما بوو جلوبەرگێکی چڵکن و پیسم لەبەردا بوو کراس و ژێرکراسەکەم لەبەر سڵک و ئارەقە و تۆزی ڕێگا وەک هەمبانیان لێ هات بوو لەبەر ڕۆژنی زۆر و هەتاوی گەرم بەسەر سەرمەوە ڕەشدا گەڕابووم و تاقەیەک زگەرەشم نەما بوو جێژ و حۆل هەروەک شێتانم لات بوو دەتگوت غەم لە دنیادا نەماوە هەمویان کۆ کردوتەوە خستویانتە نێو جەواڵێک و بە کۆڵی منیاندا داوە بەڕاستی ئەوەندە شەکەت و ماندوو بووم لە ڕێگادا پێم نەدەکرا پێ هەڵبێنمەوە بەهەر حاڵێکی بوو خۆم گەیاندە نزیک ئەو دێ خۆشەی کە دۆستێکی زۆر خۆشەویستمی لێ بوو ئەو دێ بەرزی و نزمی و کانی و ئاوی سارد و دار و بار و سێبەرێکی زۆری هەیە لە جوانیدا لە ناوچەیەکی بێمیسالە و زۆر خۆشە کە نزیکی ماڵەکە بوومەوە دیتم دەنجی تەپڵ و گۆرانی دێت کە سوڕامەوە دیتم شایەکە ئەو سەری دیار نییە دەنجی تەپڵ و توزەرە و گۆرانی و شاباش و گازەگازی منداڵان تێکەڵاو بوو مەگەر خوا بزانێ ئەمنیش نزیک بوومەوە لەسەر بەردێکە بەسەر مەیدانی شایەکەدا دەیڕوانی دانیشتم چاوم لە ئاشناکەم دەجێرا بەڵکم بیبین و بچمەوە ماڵەوە و هەندێک ئیسراحەت بکەم و سەرخەوێکی بۆ بشکێنم بەڵام بەداخەوە هەر چەندی نێو شای و نێو دێ و ئەو لا ئەولا من ڕوانی ئەو دۆستی خۆم هەر نەدی کە سەیری شایەکەم کرد ڕەشبەڵک گیرا و ئافرەتان جوانترین کراس و کەوا و سوخمەی ڕەنگاوڕەنجیان لەبەر کردووە و بۆنی مێخێکبەندیان دەمار بە دەمار دەڕوە کوڕانیش کاوە پاتۆڵی جوان و ڕانگچۆغەی تازە و خاوێنیان لەبەر کردووە و دەسماڵی گوڵدۆزی کراویان لەسەر پشتێندان داوە گۆرانی بێژی سەرگەرمی شاباش وەرگرتنە و گیرفانی لە ئەسکەناز ئاخنیوە هەر دەمنادەم هاوارێکی لێ هەڵدەستێ و بە هەموو هێزیش کوڕی هاوار دەکات شاباش شاباش فلان ئاغای کوڕی فلانی 1000 تمەنی کرد بە شاباشی زاوە و بووک یان دایک و بابی زاوە یان دۆستان بۆ یەکتری ئەمنیش هەروە سەرم دەکرد و 1 فلوسی ئەحمەرم پێ نییە ئەوە هەر هیچ بەڵام خۆ هەر جغارەیەکیشم پێ نییە
ئەو لاولام ژن و پیا و کچ و کوڕی لە دانیشتون لەبەرەوەی جێگاکەی من مسەلەت بوو بە سەرمەیدانی شایەکەدا ئەوە هەر یەکێ لە شایەکە ماندوو بایە یا بیست بە سەیری شایەکە بکە ئەوە دەهات لەلای منەوە دادەنیشت لەبەرەوەی خەڵکەشی زۆر لە دێهاتەکانی دراوسێەوە بانکرا بوون و خەڵکی غەوارەی زۆر تێدا بوو هەر بۆیە وا دیار نەبوو کە من کەسێکی غەریبەم و ڕوون لەو دێیە کردووە دەمدێ ئەو هەموو لاوچاکە خۆیان ڕازاندوتەوە شاد و بەکەیف و دڵخۆش تەنها منی بەدبەخت نەبێ کاچی گۆرانی بێژیش دەستە جلوبەرگێکی لەبەردایە هەر دەتکوت بێت چۆ تازیرە ژیرفانەکانی هەروەک مار پێوەدا بێوا بوو بە ئەندازەی بوخچێکی هەڵمسا بوون هەر هەمووی ئەسکەنازی کاغەز بوو دەنگەکەشی ئەوە هەر هیچ دەنجی نووسا بوو بۆ ئەوەندەی بۆ شاباش هاوار بکات دەنجی گاگۆل کەمێک لە دەنجی خۆشتر بوو بیرم لە وەرزی خۆم دەکردەوە سەیری ئەوانشم دەکرد کە هەرچەند لە ژیانمدا حەسوودی و بەغیریم بە کەس نەبردووە بەڵام زۆر دڵم بەخۆم دەسووتا ئیدی لەوانە بوو لەو کاتەدا ئەگەری چە قسەی لەگەڵ کردبام یەکسەر دەستم کردبا بە گریان بۆ حاڵی خۆم هەر لەو فکراندا بووم یەکێک هاواری کرد و کتی کوڕی نان حەزرە فەرموون شایەکان تێکدا و فەرموو دەستی پێ کرد ئەو دەستی کابراکی دەگرت و ئەو دەیکوت فەرموو بۆ ماڵی ئێمە و ئەو دیکە دەستی یەکێکی دەگرت و دەیکوت فەرموو بۆ ماڵی ئێمە و فەرموو یەک بوو مەگەر خوا بزانێ سەبر خەڵکی دەیەکە میوانەکانیان بردەوە ئەوەی لە دەورە پشتی منیش بوون یەکە چوونە خوارەوە و تەنیا من مابوومەوە کەس بە منی نەکوت وەرە پارۆنانێک بخۆ ئەوە منیش لە برسان زگم هەر قوڕەی دێت لەو دیاتانش وا عادەتە ئەگەر خوا نەخواستە مردوویەکیان لێ بمرێت یا بەخێر زەماوەندێکیان هەبێت ئەوە هەر ماڵە و بە پێی توانای خۆی چێژ لە دەنێ اینجا یا هەر لە ماڵە خۆی میوان بانگ دەکا یا هەموو خەڵکی ئاوایی مەجوحمە دەنێن بۆ مزگەوت ناردنی مەجوحمە بۆ مزگەوت بە جۆرێکە کە خواردنی خۆی لە قاپ و قاچاقی خاوێن دەکات و هەروەها دادێنێتە سەر سینێک و دەنێن بۆ مزگەوت و لەگەڵ میوانەکان دادەنیشن و هەر میوانەش لەگەڵ خانەخوێ خواردن دەخوات لێرەدا کەس خڵقی منی نەکرد کە زۆر ماندوو بووم و زۆریشم برسی بوو تەنها مابوومە و مەیوس بووم و بەدەست خۆم نەبوو غوربەتم هەستا و دڵم پڕ بوو دەستی خۆم خستە سەر بناجۆم و حتا تینم تێدا بوو دەنجی خۆم هەڵێ ناو گۆرانێکی زۆر غەریبم بۆ هات هەستا قسەش پێ دەبڕم بەڵام توخوا زیرەک جان چۆن ئەو گۆرانێر کتووە بە ئارامی ئاوا بۆ منیشی ناڵێەوە زیرەشی لە دەروونێکی بریندارەوە زۆر بە عاجزی و غەمباریەوە گۆرانەکەی بۆ کتم کە بەڕاستی من خەریک بوو بگریم ئەوەندەی بۆ کتم بۆز منیش لە جملەی عەبدی خودانیم بۆچی سەعاتێک لە دەست محنەت ڕەهانیم گلەیی دەکەم بەلای خوداوە دەواازەی مەینەت بۆچ تەنها بۆ من کراوە عرێب وەجمێن لا جمێلای یا ڕەبی عەبدی خودانیم ئەی هەوار سەعاتێ لە دەست مرد محنەت ڕەوهانیم بارانە و بارانە وەی هەوای بارانەی ئەی خۆشە ئەو ڕۆژەمێ لە خۆدا داوێ ئەگەر بڵێن کە ژاڵێ ڕەژێ پۆشە ئەو ڕۆژەمێ لە خۆدا داوێ گەر بڵێن کە ژاڵێ ڕەژێ پۆشە عرشرت عقلاي بجوان جان بالي خداوا عرق لاي ذاكم تمردن بالي خداوا والله دري وازي مينا دي هوار بو منك راوا قولاكم سورة قولاكم بوشي لا من توراوا بارانا بارانا ويهواي باروني يكونا دلن كاجايل ما ياري زادي بزاون حولي يشونا وقيري حاني بينا لەو کاتەدا یەکێک لە خەڵکی ئاوایەکە کە گوێی لە من بوو
ئاوریداوە و چاوی بە من کەوت گەڕاوە لام و لەسەر سەرم ڕاوەستاوە هیچ دەنجی نەدەکرد بۆی گۆرانەکەم کۆتای پێوێنم جا قسەم لەگەڵ بکە ئەمنیش وا دڵمشکا بوو عاجز ببووم ئەگەر هەموو خەڵکی دیەکەش هاتپانە سەرم و کۆ ببانەوە بە بای خاڵمدا نەدات سەر نێشێنم یەکەیەکە خەڵکی دیەکە گەڕانەوە ئەوەی کە جویان لە دەنجی من بوو وردەوردە بۆ لای مەیدانی شایەکە گەڕانەوە ئەوانش کە دیتیان هەندێک کەس کە بەرەو مەیدانی شایەکە دەگەڕێنەوە بەغاردان گەڕانەوە بۆ مەیدانەکە هەتا وای لات خەڵکی دیەکە بە گەورە چووکەوە پیر و جوان غاریان داوە مەیدانەکە هەتا بزان چ قەوماوە کە گەشتە لای من وەک بزمار لە عەرزەکە دەچەقین و ئیدی نەدەگەڕانەوە بەوان دیکان دەکوت شتێکی وا هەیە غار مەدەن هیچ نەقەوماوە تا حەڵگەیشتە ئەوەی زۆربەی ئەهلی گوند لەسەر سەرم ڕاوەستان بێ ئەوەی یەک قسە بکەن و وتیان لە دەم بێت دەر ئەمنیش تا لێ نەبوومەوە و دڵی خۆم خاڵی نەکردەوە گۆرانەکەم نەبڕی دوای گۆرانەکەم تەواو کرد دیتم زۆر ژن و پیرەمێرد دەسماڵیان بەدەستەوەی و دەگرین کاورم داوە پشتەوەی خۆم دۆستەکەم دی فرمێسکی دەستڕێەوە باوەشی تێوەرە نام و زۆری ماچکردم بەڵام فرمێسکی چاوی ڕانەدەوەستا ئەمە لە وەختێکە باوەشم پێدا کردبوو ماچم کرد و چاک خۆشم لەگەڵ دەکرد خەریک بوو فرمێسکم بێتە خوار بەڵام بە هەموو تااقەتم خۆم ڕاگرت و هێندێک چاوم بە حەوادا وەرسوڕاند نەوەک فرمێسکم بێتە خوارەوە و بە زەعیفم بزانم چاک بە خودا لەوەیاندا یارمەتیدام دۆستەکەم کوتی کاکە تۆ بۆچی لێرە دانیشتووی بۆ نەهاتێ ماڵێ ئاخر کاک زیرە خۆ تۆ بۆ خۆت دەزانێ من لە ئاسی دوودا صاحب ماڵ نیم وەختێکە دۆستەکەم کوتی کاک زیرەی خەڵکی ئاوای کەوتە پستە پست و یەکێک دەیکوت نەکودەوە حەسەن زیرەکە یەکێک دەکوت هەر بە ئەکسەکەی ڕازانیم یەک دەکوت ئەرێوەڵا بەخوڵای هەر بە دەنگەکەیەوە زانیم یەک دەکوت لە دوورەوە زانیم دۆستەکەم کوتی فەرموو کاکە با بڕۆینەوە یەکێ لەولاوە هەڵیدایە و بە خودای لەگەڵ من دێت یەکێکی کە کوتی وەڵڵا دەبێ لەگەڵ من بێ ئەوی دیکە کوتی بابم بەخۆی بڵێن ئەگەر لەگەڵ من نەهات ڕازی مەبن ئەمنیش کتم ئەدی کاکە بۆچی تا ئێستا کەسێک نێکوت فەرموو بۆ ماڵی ئێمە بە یەک پار و نان بخۆ بۆ ئەگەر بێگانەیەک بێتە دیەکەتان و کەس نەناسێت دەبێت لە برسان بمرێ ئێستا لەبەر ئەو دۆستەم نەبایە منتان نەدەناسەوی دەبا لەسەر ئەو گردە لە برسان لینگم ڕاکێشابایە ئێستاش لەگەڵ ئەو برادەرەی خۆم کە برادەراتی کۆنمان هەیە ناچارم لەگەڵی دەڕۆم ڕوومان کردە نێو دێ و خەڵکەش بە دوانمانەوە بوون منداڵ و جەحێڵانی گوند غاریان دەدا و هاواریان دەکرد ئەوە تا حەسەن زیرەکات هەرچی لە نێو دێژ مابوونەوە داهاتنە دەر و لە پێش دەرگا ڕادەوەستان و ماندووبوونیان لێ دەکردم کە گەشتنەوە ماڵی دۆستەکەم منداڵەکانی بە پیرمانەوە هاتن و بە خێراتنیان کردم و ئەمنیش ماچم کردن دانیشتن و خانەخوێکەم یەکسەر کوتی هەست ئافرەتنان بێن و دوای مەنجەڵە ئاچش گەرم کە و جلکە تازەکانی منیش دەبێنە هێندە پێنەچوو چێشتێکی زۆر پاک و تەمیزیان هێنا و لە پێشیان دانن دەستمان بە خواردن کرد کە خەریک بوو تێر بم خەوم داهات نان و سفرەکان هەڵگرت و چایەکیان لە پێشەدانام و جگەرێکی دامەیە فڕێکم لە چایەکەدا و جگەرەکەم داگیرساند و یەک دوو مژی توندم لێدا و چایەکەم خواردەوە لەپەر تەماشام کرد سەرم دەسوورێ و زۆر چاکجێژ ببووم ناچار داوای لێبوردنم لێکرد و کتم مەجبورم کەمێک ڕاکشم سەرم خستە سەری نووی یەکسەر خەوم لێکەوت کاتێکەوە خەبەریان کتان زیرە هەستا خۆت بشۆ و جلەکان بگۆڕە کە هەستامەوە دیتم لەشێکی زۆر سوک و خۆشم هەیە کتم خۆشم شۆم وتیان بەڵێ خۆشت بشۆ تاوەکو لەشت سوک بێ ئەمریش زۆرم سوپاس کردن و چوومە سەر شۆرکە کە لە تەنیشت دیوەخانەکە دروست کرابوو ئاوی گەرم و سارد و لفکە و سابوونی لێبوو خاوری لە پشت سەرمەوە بەدارەوە کرابوو دەستە جلکێکی زۆر پوختە و جوان و پیاوانەش لەسەر زەمبیلەکە دانرابوو ئەمریش زۆر ساک خۆم شوشت و خۆم وشکردەوە و جلکە نوێیەکەم لەبەرکردن
کە هات بەدەرێ لەشم ئەوەندەی دیکە سوک و خۆش بوو. هاتمەوە دیوەخان و سلااوم کرد و لەبەرم هەستان و کوتیان پیرۆزت بێ. کوتم سلامت بن، زۆر سپاس و دەکەم. کوتیان تۆزێک لە شت سوک بۆ نیە کاک زیرەک؟ کوتم زۆر سپاس و دەکەم. هەرچی مادووبوون و پیس و پۆخڵی بوو هەموو بەو شۆردنە لە بەین چوو. ئێستا شکر بۆ خوددا وەک پۆڵاوامە. ئەوش کوتیان یاخوا هەمیشە هەر لە ساغبی. چای تازە ئامادە بوو. چایان بۆ هێنام و پاکەت و شەمچەشیان لە پێشدانام. ئەمنیش سیگارێکم داگیرساند و چایەکەم خواردەوە. بەڵام ئەو چایەم زۆر پێخۆش بوو. پاشا کوتیانە دی نای بۆ سەیری ئەو زەماوەندە؟ کوتم بەڵێ زۆرم پێخۆشە، فەرموون. هەستان و چوینە سەیری زەماوەند. کابرا گۆرانی بێژ کە چاوی بە من کەوت یەکسەر دەمی بەسرا و هیچی بۆ نەدەهات کە بیڵێت. وای دەزانی ئێستا منیش دەست دەدەمە تەپڵێک و گۆرانی بۆ شایی دەڵێم و شاباش لە خەڵک وەردەگرم. نەدەزانی کە ئەمن و ئەو نەوع شتانەیان نەوتووە. هەندێک سەیری شاییمان کرد و پاشان بە قەدەم لێدان هەتا کانیەکەی نێو باخچەی ئاغای دێ ڕۆیشتین و لەوێ تاوێک دانیشتین. کابراک هاتووکتی کاک عەوڵا ئاغا دەڵێت ئێوارە لەگەڵ کاک حەسەن زیرەک داوەتی ئەمن. کاک عەوڵاش سەیرێکی منی کرد و نەیدەزانی چی بڵێ، چونکە نەیدەزانی کە من لەگەڵی دەچمیانە. ئەمنی شێر زوو لە باتی ئەو کتم باشە بەسەر چاو، هەر ئێستا لێرە هەستان دێن بۆوێ. کابرا گەڕایەوە لای ئاغای. ئێمەش پاشەوەی لە نێو باسەکەدا گەڕاین هاتینەوە دێ و ڕوومان لە ماڵی ئاغا کرد. ئێوارێ نانێکی بەدڵی خۆم خوارد بە هەموو شتێکیەوە. هەر لە ئێوارەوە دەستە دەستە خەڵک بۆ دیتنی من داهاتنە دیوەخان. شەوێ مەجلیسمان گەرم کرد و گۆرانی بێژەکانیشان هێنابوو. یەکێکیان باڵەبانی بۆ لێدام و ئەوەی دیکەشیان تەپڵی لێدەدا. هەتا نیوە شەو مەجلیسمان گەرم بوو. پاشان ئەمن و کاک عەوڵا و ئاغا ماینەوە. ئاغا کوتی کاکە زیرەک لێرە بنوێ جێگەمان زۆرە. بەیانیش بە تراکتۆری هەتا سەرجادەی قیرت دەنێرم. کاک عەوڵا کوتی ئاغا زیرەک لە ماڵی ئێمە جێگای بۆ دانراوە. خوا حەفیزیمان لە ئاغا کرد و لەوێ هاتینە دەر و بەرەو ماڵی کاک عەوڵا شۆڕ بووینەوە. بانی نان دەخورا کە تراکتۆر لەبەر دەرگا ڕاوەستا بوو. شۆفێرەکە هاتە ژوورێ وتی کاک زیرەکە من لە خزمەتدا مەتا سەر زادە قیرە دەتبەم. ئەمنیش بەپەرە نانەکەم خوارد. هەستام وتم ئەرێ جلەکان لە شوێن تا بیان گۆرم و هیتۆ بدەمەوە. خانەخۆیەکەم کوتی جلەکانتمدایە کاچی شۆفێر و ئەوانش دامەکەنە. فەرقی ماڵی من و تۆ نییە و ماڵیشمان بەش نەکردووە. ماڵەوەیمان خواست و سواری تراکتۆر بووین. کە گەشتینە چایخانەکەی سەرزادە قیرەکە منی دانا و دەستی خستە باغەڵی و پاکەتێکی کاغەزی دەرهێنا و بوخچەکەشی دەرهێنا و کوتی ئەو پاکەتە ئاغادا دەستم و کوتی سڵاوی لێ بکە و بڵێ کەمی من و کەرەمی ئەو بوخچەیەژی ماڵی کاک عەوڵایە. کوتم زۆر سپاس کاکە جان، ئەتۆ فەرموو بگەڕێەوە و زۆریش سڵاویان لێ بکە. گەو ڕۆژ پاکەتەکەم کردەوە دیتم 2000 تمەنی تێدایە. زۆر دڵم خۆش بوو، خستمە گیرفانم کە بوخچەکەم هەڵگرت و ڕقایەک کەوتە بەردەسم. ئەمنیش کوتم دەبێ ئەو شتەڕقەت چی بێ؟ بوخچەکەم کردەوە دیتم یەک گڵۆز پاکەتە جغارە و پاکەتێکی کاغەزیش تێدایە. کە پاکەتەکەم کردەوە دیتم 1500 تمەنی تێدایە. لە دڵی خۆمدا زۆر سپاسی خوددام کرد و زۆریش لەو برادەری خۆم مەمنون بووم کە یارمەتی داوم. پێشتر کە لەسەر تراکتۆرەکە بووم غەمی ئەوم بوو کە ئێستا دادەبەزم چۆن بڕۆمەوە و کرێی ماشین لەکوێ بێنم. دەگوت بەلانێکەوە هەردێک دوو پاکەتم لێ نەستاندن، هەتا ئەگەر حەزم چۆ جغارەیەکی بچێشم و داوا لە خەڵکی نەکەم. بەڵام زۆر شکر و حەمدی خوددام کرد و کە دۆستی و ئاقڵ و پیاوانم هەیە. جاکاکە من لێردا مەقسەدم ئەوە بوو کە ئەتۆ بۆ من عازمە بە. ئەمن ئەو ڕۆژگارە ڕەشانم زۆر دیوە.
علي صوتا حي لنا ليمن حي نار حي نار بويانا لا يصدر يسوع ويسوع عذر عتر ينفيا وبصري الفيا وعشي دافد يسوع نازل لا تصدر يسوع شوحت حي البوزار لا بويض لك وبخيال روينا